لە سەرما ڕاستەخۆ لە شاری بۆنی ئەڵمانیا و بەڕێز ئیسماعیل کامیل سەرۆکی فیدراسیۆنی ڕەوەندی کوردستانیمان لەگەڵ کاک ئیسماعیل بەخێر بن، خۆشحاڵم کە لەگەڵمانی. سەرۆکی ترین پەیامی ئەمڕۆی ڕەوەندی کوردستانی لە شاری بۆن بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و حکوومەتی ئەڵمانیا چی بوو؟ زۆر سپاس. وەکو کۆنفدراسیۆنە ڕەوەندە کوردستانی ئەوە زێدەتر 3 هەفتایە ئەم هەر چالاکی خۆپێشاندان بۆ پشتگirتیا ملەتێمە ڕۆژاوای کوردستان دەکەن. هەروەها لە ڕۆژهەڵاتە کوردستانژی هەر بەردەوامە کۆنفدراسیۆنە ڕەوەندە کوردستانی لە ڕۆژی یەکەمدا ئەوە پێشاندایە کە ئێمە لەسەر کوردایەتی لەسەر کوردستانی بوون پێویستە یەکرێزیامە هەبە لە ژێر ئالا کوردستان. ڕاستی ئیرۆ کە زیاتر 25-30 هەزار کەس بەشداری خۆپێشاندانە بۆنێ بوو، ئەوە دیارە کە ئێمە وەکو کوردستانی لە دیاسپۆرا یەکرێزیامە هەیە لەسەر ئەو داخوازێ ملەتێ ڕەوای داخوازێ ملەتێ کورد و مافی ڕەوای ملەتێ کورد لە هەر چاپەرچێ کوردستان. بێگومان وتاری جەنابی سەرۆک مەساجەکە زۆر گرنگ بوو بۆ ئێمە هەر ئەوە 4 ساڵە وەکو کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی دەڵێن پێویستە ئێمە ڕێز لە یاسای ئەو وڵاتانی کە ئێمە لێ دژین بگرن و ببن بە نمونەیەکی زۆر باش لەو وڵاتانە کە کورد احتیرام و ڕێز بۆ یاسای ئەو وڵاتانە دەگرن. بەڵام ئێمە وەکو کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئاشتی خواستن، ئێمە قەت ڕۆژێک لە ڕۆژە هێریشی کەسێکمان نەکردووە، بەڵام هەگەر ئێریش تێسەر ئێمە ئەو کاتە بە یەکدەنگی پال پشتی ملەتی خۆنە و بەرگری لە خۆ دەگرن. زۆر باش کاک ئیسماعیل، دەنگی ڕەوەندی کوردستانی لە دەرەوە ئەبیستێ؟ ڕەوەندی کوردستانی ئەوە چەند هەفتەیە پەیوەندی دیپلۆماسی لەگەڵ هەموو وڵاتانی جیهان کردیە، دانوستاندن لەگەڵ وەزارەتی دەرەوەی وڵاتان، دانوستاندن لەگەڵ پەرلەمەنتاری ئەو وڵاتانەی کە پشتگرتی لە کوردەکەن و ئێستا بەگشتی توکارە بێژە کە خەلکی وڵاتی ئۆروپی ڕێز لە داخوازی ملەتی کوردگەن، یعنی ئەو گروپی تەرۆریست و ئەو گروپی تندرە و کە ئێریشی لەسەر مالی کوردەکەن ئەوە جگای قبول نییە. ئێمەژی لە کوردستان و لە دەرەوەی کوردستان لە دیاسپۆرا ئەو هەوڵەمەدایە کە ئێمە دەست بدن بە دەستیەک بۆ پشتگرتی گرتنی ملەتی کورد لە هەر چاپەرجەی کوردستان. سلۆگانی کۆبوونەوەی خۆپێشاندانی ئەم ڕۆژە ئەوە بوو کە چ ڕۆژهەڵات بە، چ ڕۆژئاوا بە، چ باکوور بە، چ باشوور بە، کوردستان یەکە، پێویستە کوردستانیان دەستی خۆ بدن هەف بۆ پشتگرتیان ملەتی کورد. باش کاک ئیسماعیل، تا چەنە ئەم گردبوونەوانە ئەتوانن سەرنجی میدیا جیهانیەکان و ناوەندە بڕیاربەدەستەکان ڕابکێشن بۆ دۆخی ڕۆژاوە؟ ئێمە دڵخۆشن کە ئێستا ئاگربەست بووە بۆ ئەوەی کە خەلکی ئێمە لە عەفرین و لە سەرێکانی و لە بەشەکانی دیتری دەڤەری دیتری وەکو حسچا و قامشلۆ و ئامودە و دەرباسیە و دێریک و هەموو شار و گوندی کوردستانی ڕۆژاوە ئێمە هەر بە مەرسوومەک مافی کورد ناگەیە. ئێمە پێویستە لە دەستوری سووریا بێخویانیکردن کە ملەتی کورد ملەتەکە حەقی هەیە بۆ ژیان، مافی سیاسی هەیە، مافی سەربخۆبوونی هەیە لە ئەو بەشانی کە ئێمە وەکو ڕۆژهەڵاتی وەکو باشووری کوردستان، ینی بە پێی قانونی دووەلی مافی چارەنووسی مافی هەر ملەتەکە. ئێمە ئەگەر 5 بە یان 6 مەلیۆن کورد بە، ئەو پەیامەی کە ئێمە دەدن بۆ وڵاتان مافی چارەنووسی بۆ ملەتی کوردە. ئەوە زۆر گرنگەوە ڕۆژ بە ڕۆژ پشتوانی کردن بۆ ملەتی کورد زیاد دەبە و بەهێزتر دەبە لە ناو وڵاتی ئۆروپی. کەواتە کاک ئیسماعیل، ڕەوەندی کوردستانی چۆن نەتوانێت وەکو فشارێکی مەدەنی کاریگەری لەسەر سیاسەتی وڵاتانی ئەوروپی دروست بکە؟ بێگومان ئێمە دەبینن هەگەر ئێمە هاوبەش بن، هاوکار بن پێکەوە، چ جەنابی سەرۆک بەرزانی کە ئیشارەتی پێکرد چوونەی بۆ ئیتالیا بۆ پاپا، جەنابی سەرۆک وەزیری هەرێم، جەنابی سەرۆکی هەرێم، ئەو هەموو دانوستاندنی دیپلۆماسی دەست بەدەست لەگەڵ دیاسپۆرا ڕۆلێکی زۆر گرنگ دەبینە بۆ ئەوەی کە هەموو وڵاتان تەفاهومیەکان هەبە، تێگەشتنێک هەبە بۆ ملەتی کورد. ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینن لە دیاسپۆرا کە ئەو داخوازە بەجیتێ و زۆر لە ئەو وڵاتانە و پەرلەمەنتەری ئەو وڵاتانە و دۆستی کورد بەهێزتر دەبن و پشتوانی لە داخوازی ملەتی کورد دەکەن.
باشە بەشداری چینی و توێژە جیاوازەکان لە گەنجان، ژنان، ڕۆشنبیران، هونەرمەندان لە خۆپیشاندانەکەی بۆن چه هێزێکی معنەویە بەخشێتە خوشک و برایانمان لە ڕۆژاوە؟ گومان نێمە ئەو شەهیدانی چ لە ڕگای پشمەرگایەتی بوو لە دژی داعش کە لە باشووری کوردستان جیگرت و دوای ڕۆژ لە ڕۆژاوای کوردستان ئەو گەنجانە پێشە ڕۆژی ملەتی کوردن و ڕۆژ بە ڕۆژ دبینن ئەو گەنجانە تێنە ناو کۆنفدراسیۆنی ڕەوەندی کوردستانی ئەوەژی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە و ئەوە ئیشارەتەکە سیگنالەکە بۆ هەموو وڵاتی جیهان کە ئێمە ملەتی کورد یەک ملەتن ئیتر زۆر ئەو سلۆگانەیە کە هاتبوون کە دوو نابێ بە چار دوو دبێ بە یەک ئەمە چار پەرچەی کوردستانن ڕاستە ئەوە دژمن ئێمە داگیرکردنە بەڵام ئێمە یەک ملەتن پشتوانی یەکترین دکن و داخوازی ملەتی کورد و کوردستانیان ئەوە کە ئێمە دەست بە دەست مل بە مل بە یەکرێزی پشگرتی مافی ڕەوای ملەتی کورد بکەن. باش کاک ئیسماعیل تا چەنە هەماهەنگی نێوان لایەنە جیاوازەکان لەم جۆرە خۆپیشاندانە بەدیەکرێ؟ بەگشتی ئالەی کوردستان ئێمە وەکو مەرجێکی ئەساسیە شەرتێکی ئەساسیە بروی ئالەی کوردستان سمبۆلی خوینی شەهیدانی بەدەهان ساڵە ڕەنگ 100 ساڵە و بۆیەژی زۆر گرنگە کە ئێمە لە ژێر ئالەی کوردستان ئەو خۆپیشاندانە بکەن. ئێمە بێگومان هەر بەحسمان کردووە سەرۆکی پارتیەک بەیان ئەوەی کە بازە کەسێک دەڵێن ئێمە ڕێبەرن یانجی برایەتیە گەلان لە جگای برایەتیە کوردان ئێمە ئەوە قبول ناکەن بەڵام بەگشتی ئێمە دەبینن ینی ڕۆژ بە ڕۆژ خەڵکتێن ژێر ئالەی کوردستان و لە ژێر ئالەی کوردستان خۆپیشاندان دەکەن و ئەوەژی جگای دڵخۆشیەیە. بەڕێز ئیسماعیل کامی سەرۆکی کۆنفیدراسیۆنی ڕەوەندی کوردستانی لە شاری بۆنی ئەڵمانیاوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن.